هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان چاوەکی بخشێنی ئەو کاک عەبدوڵڵایە ئەرشێفەجی زۆر نازداریە هەر چار پارچەی کوردستان گۆرانی بێژی وێ هەیە 100 ساڵ لەوە پێش لە کنەوی پیا دەبی ئەوە بڕاستی عنی جێگای دەستخۆشیە زۆر زیرەکارۆ ئەرشێفی یعنی شریت هەیە هەتا ئێستا ئەمن و میران گۆتیتمان بڵاو ناکاتەوە لەگە کاک کەریم خەمزەی گوتمان بڵاو ناکاتەوە یعنی لەگە کاک جەلال سەعید و کاک نیزام شکر و کاک نووری گەرمیانی و بە بابێ خۆ برێم ئەوان ئەمە مەجموعەک بووین دوای هەشتاکان هاتینە ساعەی لە زاخۆی ئەیا زاخۆ نییە بوو عەبدولواحید بوو خوا لێیان خۆش بێ لەگەر ئەیاس و ئەردەوانی ئەوە لە زاخۆ پیا بوون لە دۆک عەبدوڵڵا زێڕین شاکر عەقراوی بە بابی خۆ برێم ئەوها مەجموعە گەنجێک پیا بوون لە هەولێر ئەمن بووم باوکاری مامۆستا وریا و مامۆستا جەمال هیدایەت و عەدنان مەلا و ڕەجبەر خۆشنا و کاکە ڕزگار خۆشنا و بە بابی خۆ برێم وریا ئەحمەد و ئەوانە تەزیلاتمان کرد کاوە ژازلەی بوو مەلا سامانەکە بووی کەرکوچێ بوو ئێستا مەلایە کاک جەلال سەعید ڕەحمەتی بوو محەممەد زای ڕەحمەتی بوو نیزام شکور بوو ئەمر بووم مامۆستا مەلا سەلاح بووی کۆیێ ئیبراهیم سابیر بوو دوعای خێری لۆ دەخوازم نەخۆشە لە کۆیە هیوادارم حکوومەتی هەرێم چاوەکی تێدا بخشێنی خزمەتی هونەری زۆری کرد خاستە لە تیپی شۆڕز لەگەدا بوو لەگە مامۆستا وریا و ئەحمەد سالاروان دەگەڕان لە مجەماعەکانی ئوردوگاکانی ڕەبەت و ئوردوگاکانی زێوە و گۆرانیان دەگوت دڵی خەڵکیان خۆش دەکرد تەمسیلیان دەکرد عوسمان عەلی خوا لێ خۆش بوو بوو ئەدە مەجموعەشی لە سلێمانی پیا بوو عەتا چاوشین خوا لێ خۆش بوو لەگە من بوو لە ئەمریکا هاتەوە بە کۆڕۆنەی ئەمرێ خوای کرد بەرەم عەسەرەکە بوو کوڕە خوشکەشی محەممەد زەزای بوو بە بابێ خۆ برێم میدیا حوسێن بوو خالیدی کەسووم بوو ئەوانە زۆر بوون ئەو گەنجانە پیا بوون سەلاح مەجید بوو ئەوە باشەوە تەنزیمنان دەکرد ناو جیانە و باشە ماوەستا ئەمە گفتوگۆکانمان بەردەوام دەکەین پێم خۆشە گەر بە ڕێزیشتان بتوانێت لەگەڵمان بێم بچین لە شوێنێکی دیکە درێژە بە گفتوگۆکانمان بدەین وڵا عەزم لێ بزانم کێن دەرا وەڵاهی پیاسەی شەقڵاو و شەقڵاوە خۆشە سەفین نسارە بەس نییە و چیژەم دار ئەسپیندارە خۆخی نەگەیی هەڵوزەی تاپارە ئەیا خۆ لە شزاغی مامۆستا ساغن ئەو تەلەڤیزیۆن نەزە لە خۆشی و بەرەو دوندابی خۆشیتان لۆ دەخوازم ئەزێتان کێشە